یاخی بە لەو کۆمەڵەی بە ئینسانت نازانێ، یاخی بە لەو کللتورەی سووک بۆشکۆت دەڕوانێ. پێشمەرگەیەکی زۆر خەمخۆری پاراستنی زمانی کوردیە. لە ڕێی نووسینە ساتیرەکانیەوە زۆرترین دۆست و خوێنەر و هەواداری بە خۆی کۆکردێتەوە لە هەمان کاتە ڕەنگە زۆرترین نەیار و دژیشی هەبێ. شێخ ڕەزای ئەم سەردەمەیە چەبوونەوە جڤاکیە، بەس ئەس خۆ مامۆستایەکی مرۆڤێکی ناسیۆنالیستناس. خاوەن ئەزمونێکی ڕەسەنی شێعری کوردیە و لە هەمان کاتدا لە زمانیشدا زۆر دەوڵەمەندە. من هەتا خەیاڵ بڕکە ناوێکم لە بیرە بە ناوی مامۆستا حەمەسەی حەسەن. من حەمەد سەعید حەسەنم لە 1950 لە قەرداخ لەدایک بووم. لە کۆتایی ساڵانی 60ەوە ئەوە 68 بوونەوە و ئەو وەختانە هێدی دەستم کرد بە نووسین. ڕەنگە گرنگترین شت لە کۆتایی 60ەکانە نووسیبێتم لێکۆڵینەوەیەک بوو لەسەر دیوانی ناسۆری دەرۆن کە کۆمەڵە شەعرێکی مامۆستا عەین حابا بوو. دواتر لەسەر شعر ئەم نووسی لەسەر چیرۆک زیاتر لە بواری ڕخنەی ئەدەبی چالاک بووم، ناوبەناو لەسەر فکریش شتمە نووسی. لە ساڵانی حەفتا گرنگترین شت کە وەک یادگاریە مابێتەوە بەشداریکردنم بوو لە میرەجانی دووەمی شعری کوردی کە لەوێ شعری هەڵەبجە غەزەی خەمناکەم خوێندەوە کە دەنگدانەوەیەکی زۆری هەبوو و کاسێت هەبوو بە کاسێت لە شارەوە گەیشتە شاخ و گەیشتە وڵاتانی ئەوروپاش. هەر لە کۆتایی حەفتاکانە هەندێک کتێبم بڵاو کردەوەیەکی چەند شعر هەڵوێستە، ئەوی دیکەیان و شەکان دەگەڕێنەوە مەداری خۆیان. لە ساڵی 1982 ئەو وەختە حکوومەتی بەعز ویستی یەکێتی نووسەرانی کورد دابخات. من بەگشت ئەو هەڵوێستەی حیزبی بەعسا چوومەوە بە ئاشکرا و لە یەک دوو کۆبووناکەیەک کۆبوونەوەدایەکیان لە سلێمانی بووی ئەوی دیکەیان لە هەولێر. دیارە هەر من نەچوومەوە بەگشت بە عەزاب، 6 کەسی کەش لە هاوڕێکانم. لەسەر ئەوە فەرمانی دەستگیرکردنم دەرچوو. ئیتر لە سەرەتایی 83دا ڕووم کردە شاخ. 5-6 ساڵ لە شاخ بووم تاکو 88 ئیتر بەڕێکەوتم بەرەو سوید. ئەتوانم بڵێم لە زۆر بوارە دەستێکی باڵای هەیە، کوردیزانێکی چاکیشە. لەم بوارەدا باوەڕ ناکەم کەم کەس مەگەر شاعیرانی موکریان بگەنە پلەی کاک حەمەسای حەسەن. حەمەد سەعید حەسەن زۆر لە مێژە وەتوانم بڵم خاوەن یەکەمین بەرهەمەکە کۆمەڵێ چیرۆکی ساتیرە چیرۆکی لە ناو کتێبێکا کۆ کردوێتەوە بە دوای ئەوە کۆمەڵێ هەنگاوی تر هاتووە لەلایەن نووسەرانی ترەوە. ئەم بوارە بە پێچەوانەی هەندێک کەسەوە من ئەیبینم ڕەنگە پێویستی بەوە نەبێت کە کەش و دۆخێکی سیاسی ئارام و لەژێر سایەی سیستەمێکی دموکراسی پێشکەوێ، بەڵکو پێویستی بۆیە کە مێشک و فکر ئازاد بێ. حەمەد سەعید حەسەن لەو نووسەرانەیە کە فکری ئازادە، بۆیە سانسۆر لە مێشکیانیە، هێڵە سوورەکان لە مێشکیانین، لە بیرکردنەوەیانین، بۆیە یەکێکە لە نووسەرە دیارەکانی ئەو بوارە. ئەم بوارە پێویستی بە کۆمەڵی خەسڵەت هەیە کە ئەتوانم بڵێم لە ناو مامۆستا حەمەد سەعید حەسەن ڕەنگە هەمووی هەبێ و بە زیادیشەوە.
ڕاستە حەمە سعید حەسەن هەر ئەم شانەی بەکارهێناوە کە ئێمەش ڕۆژانە بەکاری دێنین، بەڵام حەمە سعید لە ڕادەربڕیندا و دەربڕینی ئەو بیرەی کەوا دەیەوێت دەری ببڕێ جیاوازە لەگەڵ کەسێکی ئاسایی کەوا هەمان وشە بەکاردێنێت. چکە حەمە سعید زۆر بایەخ بە واتای وشە دەدات. هەوڵی ئەوەی داوەکەوە وشە سەر لە نوێ داڕێژێتەوە، بیخەملێنێت، مانایەک و بەرگێکی تازەی پێ ببەخشێت و پێشکەشی ئێمەی بکات. ئەلێرەدا لەم بارەدا ئاستی بەرزی زمانی شاعیر بەدیار دەکەوێت. ئەمزانی نووسەرێکە یاخیە، نووسەرێکە خاوەن ڕێی خۆیەتی، نووسەرێکە بوێرە. بەڵام لە دیمەشق لە سووریا یەکەم جار ئەتوان بڵم لە نزیکەوەی تر یەکترمان ناسی و بە خزمەتی گەیشتم و لەوێ ڕەهەندێکی تری کەسایەتی ئەم نووسەرم بۆ دەرکەوت. ئەویش ئەوە بوو کە دەرگاکراوە بوو لەسەر ئێمەی گەنج کە لە ڕاستیە شتێکی وا نەبووین، هێشتا نە ناومان هەبوو، نە ناوبانگ، نە بەرهەم، بەڵام ئەو گرنگی پێدای. زۆر دەمێکە ساڵانێکی یەکجار زۆرە من حەمە سعید حەسەن دەناسم وەکو هاوڕێ، هەست بەوە دەکەی هەر لەوەوە سەرچاوەی گرتووە ئەو فکرە جوانەی کە لەبارەی ئافرەتەوە هەیەی و لە شێعرەکانی ڕەنگی داوەتەوە لە هاوڕێیەتیشە هەستی پێ دەکەی. ئەو تۆ وەکو کەسێکی یەکسان بەخۆی دەبینێ، وەکو ئافرەت مامەڵەت لەگەڵ ناکا، وەکو کەسێکی تەواو یەکسان بەخۆی هەستەکەی لە سایەی هاوڕێتی ئەوە پارێزراوی وەکو ژن هەروەها دەتپارێزێ. خۆی من بێژگە لەوەی شعر ئەنووسم ڕخنەی ئەدەبی بواری یەکەمی ئیشکردنی منە. لەو بوارە زیاتر چالاکم لایەنێکی کە نووسینی من ساتیرە چیرۆک ئەنووسم و ساتیرە شعریش ئەنووسم. یەکەم کۆمەڵە ساتیرە چیرۆک کە بە کوردی چاپ کرابێ کتێبی هونەری ڕاوژنی منە کە دەنگدانەوەیەکی زۆری هەبوو و تا ئێستا 3 جار چاپ کراوە. ساتیرە شعریش ئەنووسم و ئەدەبی گاڵتەجاری یا ساتیر یاخو کۆمێدیا ئەدەبێکی زۆر گرنگە و ئەگەر بایەخی لە تراژیدیا و نووسینی زەحمەتتر نەبێت لە تراژیدیا ئەوە ئاسانتر نییە. زۆر بە عیشقەوە ئەدەبی ساتیر و ئەدەبی کۆمێدیا ئەنووسم. واری ساتیر نووسین پێویستی بە زمانێکی پاراو هەیە، پێویستی بە توانایەکی لە ڕادە بەدەر هەیە و دەسەڵاتێکی لە ڕادە بەدەر هەیە بۆی کە بشتێ بەسەر زمانە. چکە پێویستی بەگەمەکردن بە دێڕەکان هەیە، بە وشەسازی تایبەت هەیە، زمانێکی سادە. ساتیر تۆ باسی کارە ساتێکی گەوراکەی بەڵام بە زمانێکی زۆر خۆش پێکەنی ناوی کۆمیدی یا تەنز یا توانین بڵی ساتیر. ئەمە هونەری باڵای ساتیرە. حەمە سعید حەسەن لە بواری زمانیشە یەکێکە لە زمان پاراوترین نووسەرەکان و یەکێکە لەوانەی کە لە بواری ساتیر نووسیە جا لە هەموو لە 3 ژانرە کە من خوێندومەتەوە. یەکەم ژانری چیرۆک، ساتیرە چیرۆک، ژانری شیعر، هەروەها وتارە ڕۆژنامەوانیەکان. کاتێ هەز نووسەرێک خوێندنەوەی بۆکەی ئەتوانی بوارەکەی دیاریکە بڵێ ئەم نووسەرە لەسەر ئەم بوارە نووسێ. مامۆستا حەمەسایی ئەگەر کاتێک لە کتێبی توانەوە لە زەریای عشقی خوادا بخوێنیتەوە یان ئەو خوێندنەوانی بۆ ئۆشۆی کردووە بخوێنیتەوە ئەڵێم کەسە زاهیدێکی سۆفیە. کاتێک ئەو خوێندنەوانی ئەو کتێبانی کە لەسەر شیعر و شاعیران ڕۆمان و ڕۆمان نووسان و سوێتی بۆ دەرەکەی ئەمە بواری ئەوە ڕێک ئەمە لەم بوارەیە چیتر ئەتوانی ئاوا بنووسێ، ئاوا ڕەخنە لەو بوارە ئەدەبیە بنووسێت. کاتێک ساتیرە شعرەکانی خوێنیتەوە ئەڵێ نەخێر حەقە پێناسەی مامۆستا ساتی نووس بێت. کاتێک کە قسە لەسەر مێ ئەکات
کێ هەیە وەک ئەو ئەتوانێت داکۆکی لە مافی مێ بکات و دژی هەموو نەریتێک بۆستێتەوە کە پێشێنی مافەکانیان نەکات وەک شاعریش ینی خەڵکانێک ئەناسم کە تەنها وەک شاعر ئەیانێ مامۆسا بناسن ینی شعرەکانی ئەو هەمیشە لە لووتکەیە ئەبینەوە. محەممەد سەعید بە معنای کەلیمە ڕۆشنبیرێکی صاحب مووقفەکە ڕۆشنبیری بۆ خۆی هەڵوێستە ئەو ناڕازیە لەو ڕەوشەی کە هەیە لەو بارودۆخەی کە هەیە بەڵام دوژمن نییە دائیمەن هەوڵ دەدا کە ئەم بارودۆخە بگۆڕێ بۆ دۆخێکی باشتر و بەردەوام وەکو ڕەخنەگرێکی زیندوو لە جیاتی ئەوەی نیشانی جوان و ئەوانەی خاڵی سەر ڕوومەتمان پێشان بدا بە پێچەوانەوە دۆمەل و باالوکەی پشتە ملمانی پێش دەردەخات و دیار دەکە عیبەکانی کۆمەلگامان عیبی حرەکە بزوتنەوەی سیاسیمان چییە خەوشەکانی کاری ئیداریمان ڕۆژانە چییە ڕەخنە یەک لە باوەڕە جێگیرەکانێتی ئەو لە پێناوی هیچ شتێکدا دەست لە بۆچوونی ڕەخنەگرانە هەڵناگرێ و ئەتوانم بڵێم زۆریش جەخت لەسەر زمانە کاتەوە ئەم وردبینیەی و ئەم هێمنیەی لەگەڵ لە بەکارهێنانی زمانە ڕنگدانەوەشی لە کەسایەتی خۆیان هەیە ئەو لە ژیانی خۆشیە پیاوێکی هێمن و لەسەر خۆیە پیاوێکی خۆشمەیە هەست بە تەمەنی ناکەی کاتێک لەگەڵی داهانیشی من لە ژیانی خۆمان یەک جار سیاستم کردو ئەویش 4-5 ساڵ شیوعی بووم بەڕاستی کەسێک کە کۆمۆنیست بوو بێ هەر تێڕوانینی بەرامبەر ئافرەت تێڕۆنیی ئینسانیانەیە هەر لەو ساوەیتر من بەو شێوەیە ڕوانی ومەتە ئافرەت وە داکۆچیم لە کێشەی ئافرەتان کردووە باسم لە یەکسانی کردووە شیاوی باسە باسی ئەوە بکەم کە ماشی ژنانێکێکە لە شێعرەکانی من کە سرودێکە داکۆچی لە کێشەی ئافرەتانەکات لەنێو هۆراوەی کوردیدا بە تایبەتی ئەو هۆراوانە کە لەلایەن پیاوی کوردەوە نووسراون دەبینین زۆربەیان بکەری ڕووداوی نەرێنی دەخەنە پاڵ ڕەگەزی مێ بەڵام ئەوەی من لە نێو هۆراوەکانی حەمە سەعیددا تێبینیم کردووە دەبینم حەمە سەعید کە خۆی ڕەگەزێکی نێرە خۆشی کردوتە بکەرێکی ڕووداوێکی نەرێنی ئەمە وێنەیەکی تازەیە لە نێو شێعری کوردیدا بەدەگمەن بەرچاو دەکەوێت. ئەی جوانترین بوونەوەر ئەی بەخشندە و داهێنەر ملکەت مەکە بۆستەم خۆت مەدە دەستی قەدەر ڕابە ئەی ژنی بوێر بۆ داد و بۆ یەکسانی بۆ ژیانێ تژی بێ لە هیوا و کامرانی. لێکۆڵینەوە یەکەم کردووە لە سەر شێعرە ئەوینداریەکانی حەمە سەعید حەسەن. ئەو لێکۆڵینەوەی من کردومە بە ناوی تیشکۆی زمان و پشکۆی ڕامانە. ئەو ناوەش لەوەوە هاتووە دوای ئەوەی کە بە دەرەنجامێ گەیشتم لە ئەنجامی لێکۆڵینەوەکەم لەو شیعرانە شێعرە ئەوینداریەکانی حەمە سەعید حەسەن قوڵبوونەوەیەکی فەلسەفیشی تێدایە. تۆ بڕواڵەت وا دەزانی بۆ شعرێکی ئەوینداریە بۆ ئافرەتێک بەڵام بەرجەستە بوونی ئەوینی خوددایە لە ناو ئەوینی ئافرەتێکدایە. ئەو تێ هەڵکێشە جوانەی کە کراوە بەبێ ئەوەی وشەگەلی سۆفیگەری بەکاربێنێ بەڵام شیعرەکانی سۆفیگەریە و حەمە سەعید حەسەن
ئافرەت تەنیا وەکو جەستە نابینێ بەڵکو ڕۆحی ئافرەت ئەبینێ لە ناو ئەو شیعرانەیە و ئافرەت وەکو خاڵقێک دەبینێت و زۆرێکیش لەو شیعرانەی کراون بە گۆرانی بۆ نمونە ئەو شیعرەی کە زۆر بەناوبانگیشە 2 هەفتەیە لە من وایە 2 سەدەیە. لە سویدیش هەر خەریکی چالاکی ئەدەبی و نووسین بووم لەوێ بۆ نمونە وێڕای ئەوەی کە 12 کتێبم بڵاو کردەوە و چەند ساڵی لە سوید بووم گۆڤارێکشم دەرکرد گۆڤاری خەرمانە کە دەژمارەیەکی لێ دەرچوو دواتر لە 2005 گەڕامەوە بە یەکجاری بۆ کوردستان لەم نزیکەی 15 ساڵی ڕابردوودا بەردەوام هەر شتم نووسیوە ینی هەفتانە ئەگەر بۆ 2 بڵاوکراوە و ڕۆژنامە گۆڤارم نەنووسی بێ ئەوە بۆ یەکێکم هەر نووسیوە ئەنجامی ئەو ئیشکردنەی 15 ساڵی ڕابردووم کۆمەڵێک کتێبی لێکەوتەوە کە کتێبەکان لە بواری لێکۆڵینەوەن لەسەر شعر لێکۆڵینەوە لەسەر چیرۆک و لەسەر ڕۆمان و بابەتی فیکری و وەرجێڕان و ئەوانە کتێبەکان بڵێن کتێبەکانم زۆریان دەستگای ئاراز زیاتر لە 20 کتێبی بۆ چاپ کردوم 2 ساڵ لەمەوە پێش دەستگای ئاوێر 7 کتێبی بەیەکەوە بۆ چاپ کردم ئێستش قەرارە دەستگای ئایدیا 15 کتێبم بۆ چاپ بکە و 15 کتێبە 10 کتێبیان چاپ بوون ئەوانی کەش بە نزیکانە بڵاوە بنەوە بەڕاستی من نزیکەی هەموو ژیانم هەر بۆ خوێندنەوە و هەر بۆ نووسین تەرخان کردووە و ڕازیم لە ژیانی خۆم. بێ ساڵێ ساڵە 2017 سەردەمی ڕەفراندۆمێ وەفدەکە ئەمریکی و بریتانی ئەوە هەواڵێکی من بوومە دگەڕەوە وەفدەکە بریتانی و ئەمریکی چۆنە دەف جەنابی سەرۆک و دیار بوو بەر هەندێک چنکۆ ببێژنێ ڕەفراندۆمی نەکی لە خەبەرە هەبوو و نەتزانی چت گوزەرێ ئەو هەواڵێ مە گوتێ من چاودێریە تەلەڤیزیۆنێت کرد و فەیسبووکە خۆش کرد گوتی نیف سەعات پێ نەچۆ من دیت مامۆستا حەمە سەعیدە شارێک نوویسی مارشە سەربخۆی وەکو کێو ڕەمزی بەرگرین وەکو هەڵۆ بەدەم فڕینەوە دەمرین خوێنمان بڕژێ دەبێ بە گوڵ بۆ سینگی شاخ لەشمان برزێ دەبێ بە فەڕ بۆ کێڵگە و باخ بە خوێن سنوورمان کێشاوە بستێ ناگەڕێینە دواوە لایەنێکی تر کە زۆر سەرنجی منی ڕاکێشاوە ئەویش لایەنی ڕخنەیە من دەڵێم یاخوا کەس نەکەوێتە بەردەمی حەمەسای حەسەن قەڵەمەکەی هێندە تیژە ئەوەنگە باوەڕی بەخۆیەتی ئەوەنگە متمانەی بەخۆی هەیە و لە هەمان کاتیشا باگراوەندێکی یاخۆ پاشخانێکی هزری و فەلسەفی و ڕۆشنبیریەکی زۆر جوانی هەیە زۆر کتێبی خوێنۆتەوە ئەویش لە بواری ڕەخنەدا دەستێکی باڵای هەیە لە بواری بنیاتی چیرۆکیشدا کە زۆر وتاری نووسیوە و خۆشم یەکێک بووم لەوانەی کە بەکارمی هێناوەکو سەرچاوەیەک لەسەر چیرۆک نووسین بنەماکانی چیرۆک نووسین لە هەروەها لە ڕۆمانە بنەماکانی ڕۆمانە بەمانە دەستێکی باڵای هەیە ئەتوانم بڵێم ئەم پیاوە پتر لە 40 ساڵە دەنووسێ و هیوای تەمەندرێژی من بۆ دەخوازم مامۆستا کەسێکە کە ئینسان ناتوانێت بیری نەکا ناتوانێت خۆشنەوێ بەڵام هەمیشەش بێ بترسین کە لەکوێدا تیری ڕەخنەی خۆی ئاراستەمان دەکات.
ساڵی 2004 دەستگای ئاراس خەڵاتی بە من بەخشی دیارە خەڵاتی دیکەم وەرگرتووە لە کۆمەڵێ سنتەر و دەستگای دیکەوە بەڵام ئەوەی دەستگای ئاراس خەڵاتێکی تایبەتی بوو و ئێستش کە دەستگای یەکسانی جەندەر کە منیان هەڵبژاردووە خەڵاتم بکەن زۆر سوپاسیانەکەم کە ئەو ماندووبوونی منیان لە بواری داکۆچیکردن لە کێشی ژنا لەبەر چاو بووە و ئەوەش خەڵاتێکی گەورە و گرنگە و زۆر مایشان ئەسیمە.